سڵاوتان لێبێت لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکم خولێکی هاوینەیان بۆ بەهێزکردنی زمانی ئینگلیزی و عەرەبی کردوتەوە خولەکە بۆ ماوەی 2 مانگ بەردەوامە بێ بەرامبەرە تەمەنە جیاوازەکان لێرەیە بەشدارین کردووە ئەلم هۆڵا دیارە بابەتی عەرەبی بەڕێواچێ بۆ بەهێزکردن و فێرکردنی زمانی عەرەبیە بە گەنجان و لاوانی شاری کەرکووک و ئەو کەسانی کە ئەیانەوێت زمانی عەرەبیان بەهێز بکەن بە سەرپەرشتی یەکێک لە مامۆستا بەتوانەکانی کەرکووک مامۆستا سارا کە ئێستا سەرقاڵی ئەوەن زمانی عەرەبی لەسەر ئاستی سەرەتایی فێری ئەم بەشداربووانەکەن بۆ زانیاری زیاتر لەسەر ناوەڕۆکی ئەم چالاکیانی کە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بێ بەرامبەر بۆ توێژەکانی کەرکووک بەڕێوە چێ زۆر بەڕێز کاک نەژاد نەجمم لایە کە بەڕێزیان بەڕێوەبەری چالاکیەکانی سنتەری ڕۆشنبیری کەرکووکن کاک نەژاد بفەرمی زانیاری زیاترمان پێ بدەیت لەسەرکردنەوەی ئەم خولە هاوینانەکە بۆ گەنجان و لاوانی کەرکووک بەڕێوە چوو. تاوان ساڵانە لە چالەشەکانی سنتەر ڕۆشنبیری کەرکووک جگە لەوەی کە بابەتی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی لەم شوێنە کرێتەوە بۆ کاتی بڵین هاوینە و ئەم خولەی هاوین بۆ فێرخوازان تاوان بەبێ جیاوازی بابەتی بڵین زمان و نەتەوەەوە بۆ هەموو فێرخوازان ئەوانی کە پێویستیان بە بابەتی زمانە هەموو ساڵێ خولە جیاوازەکان دەکرێتەوە بۆ ئەم ساڵ 2 خولی جیاواز کە خولی عەرەبی خولی ئینگلیزیە بۆ چەند مامۆسایشی زۆر بەتوانە لەسەر ئاسی زمان کراوەتەوە تەبان ئەم خولانە بە سپۆنسەری بە سەرپەرشتی بەڕێز کاک شاڵا موحەممەد کە سەرپەرشتیاری سکرتارێتی بەڕێز مام جەلالە سنتەر ڕۆشنبیری کەرکووک یەکێکە لەو سنتەرانی کە جگە بابەتە هونەرەکان بابەتی زمان و خولە جیاوازەکان ئەکاتەوە تەبان کۆمەڵە لیڤڵ و شێواز هەیە هەم لە ئینگلیزیەکە هەم لە عەرەبیەکە سەرەتایی هەیە و ناوەندیە و لیڤڵی بەرزەیە ئەوەی کە خۆتان بینیوتان کۆمەڵە فێرخواز ڕۆژانە لێرە ئامادا بێ فێرخوازێ زۆرن تەبان بەو هیواین کە ئێمە سوودی گەورە بە بابەتی خوێندکاران بگەینین بۆ بەرزکردنەوەی بابەتی زمان. بەتر لە خولێک کە بۆ بەهێزکردن و فێربوونی زمانی ئینگلیزی و عەرەبیە سنتەری ڕۆشنبیری پلانی داهاتوو چییە بۆی بابەتەکانی دیکە خۆمان نەزانین سنتەری ڕۆشنبیری لە بابەتی ڕۆشنبیری و هونەرە چێ وەرکشۆپێ یاخود چالاکیەک ئەنجامەدا. طبعا لە پرۆگرام و بەرنامە و چالاکیەکانی ئێمە وەکو سنتەر 4 خولی ترمان ئامادە کردووە بۆی هیواین بتوانین فریایی بڵین ئەم هاوینە بکەوین بۆی زۆرترین و کەسانە لە ماڵن یاخود فێرخوازان و خوێندکاران لە ماڵن خولێکی مەقامات ئامادە کراوە تەبانەمانە هەمووی بە سەرپەرشتی بەشی چالاکی و سنتەر ڕۆشنبیری کەرکووک تەبان بە پشتیوانی گەورەی دکتۆر ڕەبین کە وەکو بەڕێوەبەر خولێکی مەقامات بۆ هونەرمەندێکی دیاری کوردستان هونەرمەندی مەقامزان و مەقامبێژ محەممەد گەرمیانی خولێکی سینەمامان ئامادە کردووە تەبانەوە قسە کراوە لەگەڵ سینەماکاری دیار شوان عەتووف خولێکی شێوەکاری لەگەڵ خولێکی شانۆ بۆیە بتوانین لە ماوەی مانگێکە ئەم 4 خولە ئێمە دەست پێ بکەین بۆی ناوەکان تۆمارکەین و بەڕێوەبەری. دەستان خۆش بێ کاک نەژاد بە هیوای سەرکەوتن دەرباز هاوکارم بێ من ئەمەوێ مامۆستا سارا ژۆرەرم کە بەڕێزیان ڕاهێنەرن لێرە بۆ فێربوونی زمانی عەرەبی مامۆستا ببوورە کات تەگرین ئەگەر بکرێ هاوکارمان بێ بۆی لەسەر بەڕێوە چوونی خولەکان قسەمان بۆ بکەیت. زۆر سپاس مامۆستا خولی عەرەبیەکە چۆن بەڕێواچێت؟ وڵاهی تا ئێستا جارە بە خێراتنتان ئەەکەم لەخوا بەزیاد بێت تا ئێستا هەموو شتەکان زۆر جوان ڕۆیشتوونەوە سات بە ساتیش قوتابیەکان بەرەو زیاتر ئەڕوات و لەخوا بەزیاد بێ لە ڕووی سنتەرەوە هەموو پێداویستەکانی ساتکەرەوەیان بۆ دابیر کردوین لە ڕووی کارە باشەوە شتەکان زۆر باشەڕەوە و قوتابیەکانی زۆر ڕازین لە هەموو لایەکە و ئێمە دەستخۆشیمان بە تایبەتی بۆ سنتەر و بۆ هەموو لایەکە کە توانیویانە ئێمە خزمەتی بە مناڵی کورد بکەین لەم شارەیە و من وەکو خودی خۆم وەکو مامۆستایەک نەبەس ئەم جارە لە هەموو کاتەکانی دیکە من ئامادەم و ئامادەشم بە مناڵی کورد خزمەتیان بکەم و بە هەموو جۆرەك لەگەڵیانە بم و بەرەو پێشتونیان بۆ بکەم. بابەتی تۆ بکەین بابەتی فێربوون و بەهێزکردنی زمانی عەرەبی لەسەر چ ئاستێکە ئایا ئەم خوێندکارانە ئەم گەنج و لاوانی کە هاتوونەتە ئێرە بەشێکیان لەوەی هەر عەرەبیان نەزانی بێ ئەم بابەتی تۆ یاخود بابەتی عەرەبی کە بۆ بەهێزکردنی زمانی ئەوانە
تا چەند هاوکاریان بووە بتوانن هیچ نەبێ کارەکانی ڕۆژانیان بە زمانی عەربی بەڕێوە بەر. وڵی من کە قوتابیەکانم هاتوون چی کچەکانم چی کوڕەکانم بەس قوتابی نین زۆربەی ئاستەکانی تەیە زۆربەی هەیە مۆزەفە زۆربەی کاتەیە قوتابین لەم حاڵەتەیە من هەوڵم داوە عەربیەکی جڵفیان فێر بکەم چی لە ڕۆژانەیان بێ دەریان بێ بۆی کارەکانیان ئاسان بێ چی بۆ قوتابیەکان بێ کە بتوانن لە قوتابخانە یارتی دەری تەواوکەری خوێندنەکەیان بێت و بەشی هەموو شێوازێک حتا کەنێک کات هەیە بەشی قەواعدیشیان بۆ تێکەڵ ئەەکەم ئەڵێن با کاتی دەوام ئیسفادەیەکیان لێ کردبێ هاوینەکەیان بەزایان نەچێ و تقریبا ئەوە بۆ هەشت محاضرە ئەچێ ئێمە پێکەوتین لەگەڵیانە خۆشبەختانە من زۆر مرتاحم لەگەڵیانە و بە تایبەتی لەگەڵ بەشی سنتەرایە و لەگەڵ بەشی ینی هەموو لایەکایە زۆر شتەکان بەڕێک و پەیچی چوونەتەڕە و قوتابیەکانی زۆر بە باشی استفادەیان کردووە سپاس بۆخوا. دەستان خۆش بێ بۆ هەوڵە پیرۆزەتە مامۆستاجان. بەڵێ دیارە من زانیاریەکان بۆ سەبارەت بە خولی بەهێزکردن و فێربوونی زمانی ئینگلیزی و عەربی لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک کە بە هاوکاری مەکتەبی سکرتارەتی سەرۆک مامجەلال لە سنتەری ڕۆشنبیری ئەنجام درراوە خولەکان دەستی پێکردو تاکو 2 مانگ بەردەوامە بێت ئەلێرە ئەم کەسانی کە بەشداریان لە هەردوو خولەکە کردووە بۆ بەهێزکردنی زمانی عەربی و ئینگلیزی ئەتوانن بەشداری بکەنەوە زمان و فێربوونی عەربی ئینگلیزیان زیاتر پەرە پێ بدەن بۆی بتوانن لە ڕۆژانەدا لە بازار و لە شوێنە گشتەکان و لە هەر کاتێکدا کە پێویستی بەو زمانە بوو بتوانن کارەکانی خۆیانی پێڕایی بکەن.